لە کاتێکدا چەند وڵاتێکی جیهان بەهۆی بارانبارینی بەلێزمە و لافاوەوە تووشی گرفتی گەورە بوونەتەوە و دەیان کەس گیانیان لەدەستداوە. ماوەی هەفتەیەک زیاترە خەڵکی پارێزگای خوزستانی وڵاتی ئێران بۆ دەربڕینی ناڕەزایی بەرامبەر بێئاوی و پچڕانی ناوبەناوی کارەبا خۆپیشاندانیان ساز کردووە. من توصیەم اینە عەلی خامنەئی ڕێبەری باڵای ئێران ڕێنمایی داوە بە بەرپرسانی بناوچەکە کێشەی کەمی ئاو لە پارێزگای خوزستانی زۆرینە عەرەب چارەسەر بکەن کە بەم هۆیەوە لە 15 تەمووزەوە خۆپیشاندان لە ناوچەکانی ئەو پارێزگایە دەستی پێکردووە و بەشێک لە هاوڵاتیانی کەڕەج و یەزدان شەهر و ئەسفەهان و تارانیش پشتگیریان دەکەن. بەپێی راپۆرتی چالاکی مافی مرۆڤ لەو خۆپیشاندانانەدا بەلای کەمەوە 5 وڵاتی کوژراون و بەرپرسانی ئێرانیش دەڵێن پۆلیسێک کوژراوە. خۆپیشاندەران گرفتی کەماویەکە بۆ بوونی پرۆژەی گواستنەوەی ئاوی ڕووباری کارون لە خوزستان بۆ ناوچەکانی دیکە دەزانن و داواکارن ڕابگیرێت. لە بەرامبەردا عەلی خامنەئی لە چوارچێوەی داواکاری ڕێبەری باڵای ئێراندا یەکەکانی سەر بە وەزارەتی بەرگری و سوپای پازاران بە تانکەرەکان دەستیان کردووە بە گەیاندنی ئاو بە ناوچەکە. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕایگەیاند ناڕەزای دەربڕین مافی خەڵکی خوزستانە و داواکارم لەیان بە شێوەیەکی یاسایی بەردەوام بن و ڕێگە نەدەن دوژمنان بە خراپ سوود لەو بارودۆخە وەربگرن. هەروەها ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری نوێی ئێرانیش وتی پێویستە دڵنیایی بە هاوڵاتیان بدرێت کە قەرەبووی زیانەکانیان دەکرێتەوە. ئەو لێدوانی ڕەئیسی لە کاتێکدایە کە دیدارێکی لەگەڵ عەلی شەمخانی سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران هەبووە لەو بارەیەوە. لە کاردانەوەی خۆپیشاندانەکانیشدا نێت برایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی پارێزگاری لە مافی هاوڵاتیانی ئێران دەکات و لە نزیکەوە چاودێری ڕووداوەکانی خوزستان دەکەن.